لە شاری سلێمانی مەراسیمی دابەشکردنی خەڵاتەکانی یانە پلێکەکانی کوردستان بەڕێوەچوو کە هەردوویانەی سیروانینی و سۆران خاوەنی پلە یەکەم و دووەمی خولەکە بوون و لایەنەی خاک بە تۆمارکردنی 11 گۆڵ بووە گۆڵکاری خولەکەش. دوای زیاتر لە 500 چاوەڕوانی یانەکان ئەو بڕاپارەیە وەردەگرن کە یەکێتی تۆپی پێی کوردستان لە کاتی بەدەستهێنانی نازناوەکانی خولەکانی کوردستان دەیدات بەیانەکان لە میانەی بەڕێوەچوونی دابەشکردنی خەڵاتی پاڵەوانەکانی خولی پلەیەکی کوردستان یانەی سیروانی نوێ خاوەنی پلە یەکەم و یانەی سران خاوەنی پلەی دووەمی خولی پلەیەکی کوردستان سەرۆکی یەکەتی تۆپی پێی کوردستان بڕی ئەو پارەیە ئاشکرا دەکات کە دراوە بە هەردوو یانە سەرکەوتووەکە و هەروەها بۆ خولی نایابوو ساڵانی داهاتوش ئەو بڕەپارەیە دەدرێت بە یەکەم و دووەمی پاڵەوانی خولەکان. دەربارەی شایستەدارایەکانەوە ئەمساڵ ئێمە بڕیارماندا بۆ سەرجەم چالاکیەکانی یەکێت تۆپی کوردستان تایبەتی ئەوانەیە پلە یەکەم و دووەم بەدەستبێنین بتوانین هاوکارێکی مادی ئەو یاریزان و ڕاهێنەرانە بکرێت کە پێ دڵخۆش بن. هەرچەندە هاوکاری مادیەکە جێگای تموح نییە، جێگای دڵخۆشی ئێمە نییە زۆر لەبیرەوەی زۆر زیاتر بی لەبەرەوەی ئەوان زۆرمانی دەوێت، بەڵام ئینشاڵڵا لە وەرزی نوێ هاوکاری مادیەکان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵ دەدەین وەکو دۆخی جارانی ساڵانی 2013 و 12 بگەڕێتەوە بۆ یانەکان زیاتر سوودمەند بن لەو خەڵاتە مادەی کە لە پلە یەکەم و پلەی دووەم بەدەستێن. لە شاری سلێمانی مەراسیمی دابەشکردنی خەڵاتی یانەکانی خولی پلەیەکی کوردستان بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی یەکێتی تۆپی پێی کوردستان و جێگری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بەڕێوەچوو کە تێیدا یانەی سیروانی نوێ توانی جامی پاڵەوانەتیەکە بەرزکاتەوە و بە فەرمی سەرکەوێتەوە بۆ خولی نایابی کوردستان. سوپاس بخوا ئەمە وەکو ڕزگار عەلی سێم جارمە کە یانەیەک سەرخەمەوە بۆ خولی نایابی کوردستان. ئینشاڵڵا بۆ ساڵی ئایندەیش چاوەڕێی بەرنامەی دەستەی کارژێڕیەکەین بزانین ئەوان پیلانیان چییە بۆ ئەوەی کە تیپەکە بۆ جارێکتر گەڕاوەتەوە بۆ خولی نایابی کوردستان. ئێمەش لەسەر پیلانی ئەوان بتوانین تیپێکی تۆکمە دروستکەین لەبەرەوەی تیپێ بین لە خولی نایابی کوردستانە کە بەشداریمان کرد تیپێکی ژمارەیەکی بەهێز بین و بۆ ڕکابەرەکان یاری بکەین نەک هەر بۆ ئەوەی بمێنینەوە. سپاس بەخوایمە کە توانیمان نیم ساڵ پلەی یەکەم دەست بین لە خولی پلەیەکانی کوردستان. ئەمیش پێی یارمەتی ڕاهێنەر بووە کە هەمومان بێگوتوانیمان ئاستێکی باش پێشکەشکەین بە هەڵ و تێکۆشانێکی زۆر کێشنێتە ئەمە. ئیشەڵا بۆ ساڵی داهاتوو لە خولی نایابی کوردستان تمۆحمانەوەی ئەنجامی باش بەدەستبێنین. ئەمیش یارمەتی ڕاهێنەر دەبێت کە لەگەڵمان خەریکە بێ ئیشەڵا بە شێوەیەکی باشینەوە ناو یاریگا بۆ خولی کوردستان خۆمان ئامادە دەکەین. یانەی سۆرانیش کە پلەی دووەمی بەدەست هێنا و شان بەشانی سیروانی نوێ بۆ یەکەم جار لە مێژوویدا سەرکەوت بۆ یانەکانی خولی نایابی کوردستان و ڕاهێنەر و یاریزانانیش چاوەڕێی تاقیکردنەوەیەکی قورسن لە خولی نایابی کوردستاندا. من ئەمێنمەوە یان نامێنمەوە لەگەڵ یانەی سۆران جارێ هیچ بڕیارێکی نیهائیم نەداوە. پێویستە لەم زوانە لەگەر یانەی دەستەی کارژێڕیانە کۆبنەوە ئەەکەم اینجا لەسەر خاڵەکان ڕێکەکەون ئینشاڵڵا داخۆ ئەمێنمەوە یانە خۆ ئامادەکردمان بۆ خولی نایاب تەبعاً یانە ئەبێ نەخشە ڕێگایەکی تری هەبێەوە پێویستە خۆی ئامادە بکە بە باشتر و ئەو کێشانێکەوە لەم ساڵە دووچاری بۆ لە قەیرانی دارایی بەتایبەت پێویستە چارەسەریان بکە پێویستە بەرپرسان بەدەنگ ئەم بانگەوازەی یانەکە وەرزشی شارەکە بێن تاوەکو ئەم یانەیان ئەم دەستکەوتە مێژویان ئەم بەدەستیانی ناو لە دەستی نەدەن. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ یاریزانان و هەندەرانی یانەی سۆران پیرۆزە لە یاریزانان پیرۆزە لە دەستی کارجێر و ڕاهێنەر و سەرجەم ستافی یانەی سۆران. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە بۆ ئێمە ینی لە مێژووی تۆپی یانەی سۆران توانیمان بۆ یەکەم جار تیپەکەمان سەر بخەین بۆ پلە نایب. ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو لە پلە نایبەکان دەبی یەک بین لە تیپەکان لە ڕێزبەندی پێشەوە. بڕیارە یەکێتی تۆپی پێی کوردستان لە کۆبوونەوەی داهاتوو خۆیدا بڕی ئەو پارەیە دەستنیشان بکات کە بۆ یەکەم و دووەمی خولی نایابی کوردستان دەیدات بەیانەکان و بڕیاریشە بۆ ساڵانی داهاتووی خولەکانی کوردستان ئەو بڕەپارەیە بەردەوامی هەبێت کە دەدرێت بەیانەکان. ئەردەڵام محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.